کەمال جەلال بەرکەوتەی چەکی کیمیاویە و لە سەدا 75 سیەکانی لەدەست داوە. لە شەو ڕۆژێکدا دەبێت 16 سعات ئۆکسجین بەکاربێنێت. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و داخستنی سەرجەم سنوورەکان بەرکەوتوانی کیمیاباران تەندروستیان خراپتر بووە و دەرمان و پێداویستی نەخۆشیەکەیان بە زەحمات دەست دەکەوێت. ئێمە بەهۆی ئەم نەخۆشی کۆرۆناوە کە هاتووەتە ئاراوە وەزی ئێمە سەختتر بووە، چونکە بۆ ئێمە زۆر ناڕەحەتە عیلاجەکان دەست ناکەون لە ئێران و ئەبێ بیانێنین یانمان بن بۆ ئێران، بۆ ئێمە ناڕەحەتە. داواکاریمەوەی لە کاک مەسوور بەرزانی و کاک باتاڵەبانی دوای ئەم وەزعی کۆرۆنا بێنە سەرخەت بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی، چونکە وەزعمان زۆر خراپە. پزیشکێکی پسپۆڕیە ناوی ڕێنمایی بریندارانی چەکی کیمیاوی دەکات لە ماڵەکانیان بمێننەوە، چونکە بەرکەوتوانی چەکی کیمیاوی بەرگری لەشیان لاوازە و لە حاڵەتی سەرەڵدانیەر نیشانەیەکی جیاواز سەردانی نەخۆشخانە بکەن. وا باشتر ئەوان زیاتر لە کەسێکی ئاسایی پابند بن بە ڕێنمایی تەندروستیەکان. ئەوەی کە ڕوونتری کەمەوە بۆ ئەوان پەتایەکی ئاسایی قورستە بێ کۆرۆنا زۆر خراپترە و چەند شتێک مهمە بڵین تاکیدکردنەوە لە ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە پاک و تەمیزی دەستشتن کە زۆر مهمە. 2 ساعت جارێ 20 چرکە بە ئاو سابوون شامپۆ یاخود بە ئەلکۆحۆل و مادە پاکشکەرەوەکان دەست بشۆن و وریای خۆیان بن لە ئەو شتانی کە ڕۆژانە بەکارئێهێنرێ لە کلیلە دەستکی دەرگایە مۆبایلە یا هەر شتێکی تر بڵین ئەوانە کە بەرکەوتەی هەیە و گومانی ئەوەی هەیە کەسێکی توشبوو دەسیلیا و خاڵێکی تر بەرکەوتوانی چێکی کیمیایی بۆ حاڵەتی پێویست نەبێ تکایان لێکەم نێنە دەرەوە قەرباڵخی نەکەن و تێکەڵی خەڵک نەکەن. هەموو ڕێگاکان لە ئێستادا بۆ چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی داخراون. ئەوانیش ڕۆژ لە دوای ڕۆژ مەترسی لەسەر ژیانیان زیاتر دەبێت و تەندروستیان بەرەو خراپی دەچێت. جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت لە توانایاندا نییە هیچ بۆ بریندارانی چەکی کیمیاوی بکەن، تەنیا فریاگوزاری سەرەتایی نەبێت. عیلاجی سەرەتایی یعنی لە توانای هەم حکوومەت و هەم لە توانای ئیدارەی پارێزگای هەڵەبجە هەبێ بەداخەوە دەسەڵاتی ئەومان نییە کە چکاگە دەسەڵاتیەوە هەبوایە ئەوە هەر لە هەڵەبجە عیلاجەکران یا لە کوردستان عیلاجەکرانەوە نەئەنێرانە دەرەوە. ئەوەی کە بکرێ ئێستا هەر ئەوەیە کە داوای ئەوەیان لێ بکەین کە خۆپارێزی زیاتر بکەن. لە کۆی 506 برینداری چەکی کیمیاوی هەڵەبجە بڕیار بوو بە چەند ڕۆژێک پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێران 53 بە مەبەستی چاندنی گلێنەی چاوسەردانی ئێران بکەن، بەڵام بۆی مەترسیە و ڤایرۆسە و داخستنی سنوورەکان گەشتەکەیان هەڵوەشێنرایەوە. لە ئێستادا تەندروستی بەشێکیان ناجێگیرە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.